بذكر الله ترتاح القلوب وتنزاح المتاعب والكروب وتنزل رحمة الغفار غيثا به تمحى المعاصي والذنوب وتنفتح البصائر بعد غين فتنكشف الغياهب والغيوب وينسى ظلم من ظلموا وتشفى جراح في الفؤاد لها ندوب وتطوى ذكريات كالحات لها في الصدر إن نشرت نعيب بذكر الله ترتاح القلوب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا برايان خۆشەویستان شتێکم بیر هاتەوە حەزم کرد بە ئێوەی موسڵمانی خۆشەویستی یەکێک لەو شتانە کە خوای پەروەردگار زۆر بە جوانی و بە دەقیقی بە من و تۆی موسڵمان ئەفەرمێت وتلك الأيام نداولها بين الناس. ڕۆژان ئەگێڕم لە بینی خەڵکیە. طبعا مانای ئەم ئاەتە ئەوەیە ئایا تو لە خۆت پرسیوە یوسف عليه الصلاة والسلام کاتێ لە ماڵ ئەیبەن براکانی ئەیخەنە بیرەوە و دوای بیرەکە دەری ئەهێنن بە کۆیلەی ئەیفرۆشن و پاشان ئەچێتە مصر لە لای گەورەترین پیاوی ئەو وڵاتە گەورە ئەبێ کە خێزانی ئەو پیاوە تەماحی تێ ئەکا و پاشان ئەینێرنە سجن. یوسف لە کۆتاییە بە لێکدانەوەی یەک خەڵ کلیلی دەرگەی نەهامەتیەکانی لێکدایەوە. ئایا ئەزانی موسای کوڕی عیمران عليه الصلاة والسلام ئەو موسایی کە وەها بە پەناهەندەی ڕائەکا بۆ مەدیەن بە دوای شوانیە ئەگەڕێت کە عەقلی ژوندێنانەکەی 10 ساڵ شوانیە. سبحان الله دوای چەند ساڵێک خوای پەروەردگار پێی ئەفەرمێت ثم جئت على قدر يا موسى بقضاء قدري من هاتي فاخلع عليك إنك بالوادي المقدس طوى جوجوت نعلك الدانية ونكشيوي طولي هل أو موسى خوای پەروەردگار پێی فەرمی واصطنعتك لنفسي من تۆم بۆ خۆم دروستکردووە بەکاتێنم بۆ دەعوە و بەکاتێنم دژی فرعون بۆ ئەوەی بەنی ئیسرائیل ڕزگاریان بێ و ئازادیان بێ لە نەهامەتی. ئەی ئەزانی هەمان ئەو موسایەیە خوای پەروەردگار پێی فەرمێ وألقيت عليك محبة مني. ئایا لە دڵغی یوسفە هەبوو کاتێک کە خستیانە بیرەکەوە کە ئەبێتە ئەو کەسایەتیە گەورەی کە لە قەسرێکەوە سەردەرکا ببێتە وەزیری دارایی گەوڕەترین زڵهێزی زمانی خۆی؟ ئایا موسا کاتێک کە فیرارە و بە مەفهومی قسەی کوردی پەناهەندەیە لە وڵاتێکە کە بەدوای ئەوەیە ئەگەر شوانیە بکا و مەمنونە ڕۆژێک دێ ئەبێتە کەلیم الله کە لەگەڵ ڕەب العالەمینە قسە ئەکا و بەنی ئیسرائیل لە بەحرێک ئەپەڕێنێتەوە فیرعەونی تیا غەرق ئەبێ؟ ئایا محەممەد المصطفى صلى الله عليه وسلم کە لە سەردەمی مناڵیە بەبێ باوک دێتە دنیا و دوای ئەوەش دایکی لە 6 ساڵی وەفاتەکا و پاشان هەر لە تەمەنێکی زۆر گەنجی کەما باپیرەی و لە لای مامە و ئامۆژن کە ئەبێتە سەپان بە وشەی کوردی کە بەرخی خەڵکی دەور و پشتی مەکە ئەلەوەڕێنێ کە ئەو بە وشەی بۆ ئەوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەڕەکانیان ئەلەوەڕێنێ بە چەند درهەمێکی کەم لە کاتێکە ڕۆژگارێک دێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 40 ساڵیە وحی بۆ دێ پێی ئەفەرمێ اقرأ باسم ربك الذي خلق. لە دوای 40 ساڵ خوای پەروەردگار دەرگەی خێر لە محەممەد المصطفى ئەکاتەوە ئەی کاتە پێغەمبەری ئیسلام کە من ئێستاکە سیواکەکەی کە ئەو بەکاری ئێنا بۆ پاکردنەوەی دانەکانی ئەفەرمێ مەطهەرة للفم ومرضاة للرب، پاکەرەوەی دەمودانە و ڕەزابوونی خوای لە دوایە. ئەلەم ئاوە سازگارە کە لە چیاکانی نیوزلەنداوە دێتە خوارەوە ئەڕاتە ناو ئەو بەحرە گەورەی کە پێی ئەوتێ گەورەترین دەریا کە ئەمە کۆتا وڵاتی سەرزەویە لە دوای 40 ساڵ ئەستێرەی بەختی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکرێتەوە و ئەبێتە کۆتا پێغەمبەری مرۆڤایەتی کە قورئانی پیرۆز ئەبێتە گەورەترین دەستور بۆ هەموو جیهانیان. ئێستاکەم لەسەر دین و شەریعەتەکەی ئەو دەستنوێژ ئەگرم لەم ئاوە سازگارە و وەسیواکی سونەتی ئەو بەکارەیەن. وتلك الأيام نداولها بين الناس. خوشکی بەڕێزم ئەگەر ئێستا هاوسەرگیریەکە کردەوە گەورەکچی دڵنیابە خوای گەورە پێدەچێت یاوێکی زۆر بەڕێزی بۆ دانا ڕەنگە زۆر جار بڕوا نەکەی ئەو
پیاوە دێتە داوای تو کاتێک کە خێزانی وەفاتەکە خەڵکی ناوچەکە ئەڵێن ئەو ئافرەتە گەورە کچە بۆ تۆ شایستەیە مناڵ و مەزن مارە مەکە ئەچیتە سەر ماڵی حازر لەگەڵ ئەوە هاوسەرگیری ئەکەیت کاتێکەوەها برایەکی هێشتا هاوسەرگیریت نەکردووە لەوە ئەکا ماڵێکی ئامادەت بۆ حازر کرابێ کابرا وەفاتەکە و جەنابتە چیتە سەر حازری تکایە پەلە مەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تەمەنی 40 ساڵیە خوای گەورە دەرگەی لێ کردەوە بوو بە پێغەمبەری کۆتا بۆیە تەماح مەکە بە ڕیبا خانوو مەکەوە بە ڕیبا سیارە مەکەوە دەست بۆ ماڵی خەڵک مەبە ناموسی خەڵک هەتک مەکە ئەگەر دەستگیرانی لەگەڵ کچێکی جوانە تکایە پەردەی کچێنی تێک مەدە حیا و سەرەفی مەزڕێنە بڕۆ لە دەرگەوە داوا بکە وەکو پیا و لە باوکی بۆیە شتەکان وەکو خۆی وەرگرە پەلە مەکە لە کرانەوەی ئەسکێرەی بەختە بۆی هەیە وتلك الأيام نداولها بين الناس أو السير نموني جوريك ألم يتوات وما تداو يوسف عليه الصلاة والسلام موسى عليه الصلاة والسلام محمد المصطفى عليه الصلاة والسلام ويا هل أونا أظيم سمشي شيء شتبغري إن شاء الله وتلك الأيام نداولها بين الناس دعوات من فايفر والقاري يوا لآلي سازداري بحر تير بكات وهمو مال لو شوێنەکۆ بکاتەوە کە تێکڕای پێغەمبەران و پیاوچاکان و سەدیقین و شوهەدای تێکۆ بکاتەوە داواکەم لە خوای پەروەردگار لە ئێوە و لە من خۆش بێت لە کەم و کورتیەکانمان ببورێت ومن دڵنیایشم من كانت الآخرة همه كفاه الله هم دنيا ئەگەر قیامەتت هەوڵ و هیمەت بێ هەموو غەم و خەفەتەکانی دنیات بۆ ئاسانە وأجر همو غم خفتت دنيا به جعل الله فقره بين عينيه ولم يأتيه من الدنيا إلا ما كتب له دنيا بفقيري أخات إيرت بدواي دينار ودولار والربا وزنا وخرافكاريا راءكي وهر أوشبه أبيك إخواب المسير يوضم ين البخير كما ناءكم عاقبة خير يوش من دعاء خير بس مكان السلام عليكم ورحمة الله وبركاته